بریکاری وەزارەتی دەرەوەی عێراقە لە مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجە ڕای دەگەیەنێت کاری جددی دەکەن بۆ گەڕانەوەی مناڵەونبووەکانی هەڵەبجە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق دەڵێت بۆ دروستکردنی لیژنەی تایبەتمەند کە بچنە ئێران جارێ پێویستیان باڵکردنی گڵۆپی سەوزی وەزارەتی دەرەوەی عێراق و پاشان ڕەزامەندی وڵاتی ئێران. موافقاتە لە وەزاری خارجی خۆمانەوە ئەم جا مفاتەحەی وەزاری دەرەوەی ئێرانەکەین بۆ ئەوەی یعنی ئەم باسانە ئەوە نەبێ ئەوە ئێمەوا کەوتینە ڕێوان نییە، ئێمە ئیشمان بۆ کردووە ئەبێ بگەین بە نەتیجە. ئێمە ئیش لەسەر موافقەتی خۆمانەکەین. عێراق جارێ طبعا تا ئێستا باش ڕۆشتووە کاتێکە جەنابی وەزیری دەرەوەی عێراق گڵۆپی سەوزایە بە ئێمە مفاتەحەی جمهوری ئیسلامی ئەەکەینەوە وەزارەتی دەرەوەی ئێران داوایان لێ ئەەکەین. ئێمە هێشتا وەڵامی ئەوان نازانین، بە ڕازگۆیانە پێتان ئەڵین وەڵامی ئەوان نازانین. کاتێ ئەوانیش وەڵامەکەیان ئیجابی ئەبێ ئەو کاتە ئێمە کە ئەچین ڕاستە کۆمەڵێ وەزارەت ڕەنگە بەشدار بێ، ئێمە اقتراحی ئەومان کردو، بەڵام ئەوەی کە خاوەنی قسەی حەقیقیە هەڵەبجەیە. جێگری سەرۆکی کۆمەڵی قوربانیانی چەکی کیمیاوی هەڵەبجە ڕۆژکاوانە کێشە و گرفتەکانی بەردەم گەڕانەوەی مناڵونبەکانی هەڵەبجە دەخاتە ڕوو. ئێمە مناڵی ونبوومان لە ناو خاکی ئێرانە، بەڵام بەڕاستی دوای 35 ساڵ مناڵێک بێتەوە ناو هەڵەبجە معقولیەتی چییە؟ بێتەوە دوای 35 ساڵ ئێستا تازە نەبتوانم پشکنینی لە هەرێمی کوردستان بۆ بکەم، لایەنێک نەبێت لە دەرەوە بۆم بکات، مصداقیەت نەبێ. نیوەی مناڵەکانمان کە هاتوۆتەوە ناو هەرێمی کوردستان و ناو هەڵەبجە ئێستا چووەتەوە ناو خاکی ئێران. ناتوانم بڕۆم بەدەمەوە سامانکیان لەبەرەوەی من نەداهاتێکم هەیە، نا حکومەت باڵپشتمە. من وەکو دایکی دوو مناڵی ون بوو لە هەمان کاتا 5 خوشک و برام ون بووە. بەڕاستی یعنی چەند 35 ساڵ تێپەڕی بەسەر تاوانی کیمابەرانی هەڵەبجە ئێران و هەڵەبجە ها حدودن دوای 35 ساڵ مناڵێک بێتەوە. زمانی من ئێستا خۆم دایکم لەو قەناعەتام کە خوشکەکەم بێتەوە یا مناڵەکەم بێتەوە قبوڵی نەکەم لەبەرەوەی هەتا ئێستا سنتەرێک نییە کە پێشکەوتوو بێ و باوەڕ پێکراو بێ کە مناڵێک گەڵێ هەڵەبجەی من ئێستاش ڕۆژانە کچێک پەیوەندیم پێوە کاکە خەڵکی هەڵەبجەم، بەڵامێکی بەهۆی ئەوەی کە سنتەرێک نییە بتوانی پشکنینەکانی تیا ئەنجام بیت و پشکنینەکانی یەکلا بێتەوە، ناتوانم بیهێنم لەوێ زەواجی کردو مناڵی هەیە جارێکی کە ماڵ وێرانی بکەم. تا ئێستا پاش 35 ساڵ سنتەرێکی پشکنین بۆ دۆزینەوەی مناڵەونبووەکان لە پارێزگای هەڵەبجەدا نییە. هەڵا پزیشکەکانیش تەواو کە سوکاری مناڵەونبووەکانی بێیوا کردووە لە گەڕان بە دوای ونبووەکانیاندا. بڕیارە لە داهاتوودا لە ڕێگەی وەزارەتی دەرەوەی عێراق ڕێکاری پێویست بۆ سۆراخکردنی مناڵەونبووەکانی هەڵەبجە دەست پێ بکات. بەپێی ئامارەکان 74 خێزانی هەڵەبجە لە دادگا سامپڵیان لێوەرگیرا و دەڵێن 210 منداڵیان لە کیمیایی بارانەکەی ساڵی 1970 لێون بووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.